لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني شاشة ويقلوان كاين تفسير القرآن في رزبين وخزمتان وما بس رزامن دي رب العالمين وهوادان مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. مرحبا شوستان رب العالمين لوصف خوي داد فرمي وعنده مفاتح الغيب وتكليل كان خزيني غيب هموي لاي أوى لا يعلمها إلا هو هيت كسيق نايزاني تنها أو نبي ويعلم ما في البر والبحر أويلا وشكاني دا أويلا بحر دريا كان دا هرخوا ديزاني وما تسقط من ورقة إلا يعلمها هرقلا داريك دكو تخواري إلا رب العالمين في آقادارة ولا حبة وهرها هر دان بيليك في ظلمات الأرض لتاريكايا كاني زويدايا ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس هر تريك هر وشكيك هبي إلا في كتاب مبين إلا رب العالمين في آقادارو هموشي نوسيتوا لكتابيتي زرون وآشكراك ولوح المحفوظة. بل خوشوستان إلا خوي قولي وصف علمي خوي دكا وعنده مفاتح الغيب مفاتح وكزانا عند فرمون مفاتح يان جمع مفتحة كواتا بفتح ميمكي بمعنى المخزن كواتا وعنده مفاتح الغيب وتمخزن كاني غيب هموي لاي أون يان جمع مفتح بمعنى مفتاح دي لا عندك قراءان بوشوج دخلنا وعنده مفاتيح الغيب هرب جمع مفتاح هاتية إتر تسبا كليل بي تسبا خزينة كان بي كليلي شكوا خزينة كان دكاتوا إتر كليلك وخزينة كاني غيب هموي لاي أو سبحانه وتعالى لا يعلمها إلا هو هيت كسيق نايزاني تنها أو نبي كواتا وعنده مفاتح الغيب كات كذا فرمي وعنده مفاتح الغيب نافر من مفاتح الغيب عنده أو تقديم تأخيرش هل بو حسرة كواتا تنها لا رب العالمين كليلي همو غيبيات كان ياخذ خزاني همو غيبيات كان هل لا أوى دوات التأكيد لو حقت هذا كاتب بويكوا لا يعلمها إلا هو هل لا أوى همو غيبيات كان كليل ومغزن كان همو لا أوى هيت كسيق نايزاني تنها أو نبي سبحانه وتعالى زوكو عندك دزانان دفن لأت كان بيشوتر كاتك وباسي لوكر كفرمان ببيغمبر صلى الله عليه وسلم دكا كوابكسانش مشرك بباور بلي مسألة هاتني عذاب كاتك وان بقال تجاري ودا نقول لونا أو عذابه پیغمبر صلى الله عليه وسلم لسن آتك خوای گور فرمان پیدا او حقتان لوران كاتوكو مسألة لا إخوة لا يمنية أقل لا يمن با لقضي الأمر بيني وبينكم لا لبيني خوم وخوتان أو يقلا يمدكر بلام لا يمنية هموش تيق لا إخوة مفاتحي غيب هموي لا إخوة لازمني أوش أو عذابيك أنقو عزلي بهاتني دكن لا يمنية تاوكو أمن بريار بدم بيتلاتان وعلمي شمبين يتكاتك خواي قول بريار دا سبحانه وتعالى كواتا
مەسەلە ئەو عەزابێکەوە ئەنگۆ پەلەی پێ دەکەن وەکو وتمان بەگاڵتە جاڕیەوە لەبەرەوەی کەسێک ئیمانی بەوەی هەبی کە بە فعلی عەزاب دێتە سەری با بڵێن پەلەی لە هاتنی نییە بەڵکو والذین آمنوا مشفقون منها وەکو لە سوڕەتی ئەشوڕا خوای گەورە باز لە هاتنی قیامەت دەکا دەفەرمی یەستەعجیل بها الذین لا یؤمنون بها ئەوانەی ئیمانیان پێ نییە پەلە لە هاتنی دەکەن لەبەرەوەی با بڵێن قەنەعەتی وان ئەوەیە کەوا هەنیە والعیاذ بالله بەڵام والذین آمنوا مشفقون منها ئیمانداران دەترسێن لەو ڕۆژێت کە دەزانن چ ڕۆژێکی عەظیمە ئیتر هاتنی عەزابش بە هەمان شێوە ئەوان کاتێکەوە باوەڕیان بۆینە کە عەزاب دێت سەریان پەلەی لێ دەکەن بەگاڵتە زاری لێ خوای گەورە تەئکید لەوەی دەکاتەوە عنده مفاتح الغیب لا يعلمها إلا هو ولا ضمنی ئەوەش ئەو عەزابێکان گۆ پەلەی بە هاتنی دەکەن هو مما يختص به تعالى قدرة وعلما لتوانای خوای گەورەیە سبحانه وتعالى هەم لەلایەنی دەسەڵاتەوە کەوا عەزاب بینی هەم لەلایەنی ئەوەی کەوا کەنجین دێ علمەکەشی هەر لای خۆیتی سبحانه وتعالى ئیتر حسب مەشیئەتی خۆی سبحانه وتعالى کەوا مەشیئەتەکەی پەیوەستە بە حیکمەتی لەو کاتەی کەوا دەیەوێ کەوا کاتی خۆیتی ئەو کاتە دەینێری حتا پێغەمبەری صلی الله عليه وسلم نازانێت چ کاتێکە کەواتە وعنده مفاتح الغیب هەموو غەیباتێک دەگریتەوە و بەتایبەت وەکو زانان دەفەرمون لە سیاقی ئاەتەکان کەوا بەو شێوەیە دێ زیاتر باس لە هاتنی عەزاب دەکات بۆ کەسانش بێ باوەڕ ابن عباس خوای گەورە لە خۆی بای بڕاز دەفەرمی مفاتح الغیب چییە إنها الأقدار والأرزاق قەدەری هەموو شتەکان کەوا خوای گەورە نووسیتەوە و هەروە بەشە ڕزقی هەموو مەخلوقاتەکانە ضحاك دەڵێ خەزائن الأرض هەموو خەزێنەکانی زەوی لای خوایە سبحانه وتعالى وعلم نزول العذاب زانینی کاتی هاتنی عەزاب عطا دەڵێ هو ما غاب عنكم من الثواب والعقاب ئەوەی کەوا لێتان نادیارە لە پاداشت و لە سزا وقيل هو انقضاء الآجال قتراشة وعنده مفاتح الغيب وتأزلي هم مخلوقات كان وعلم أحوال العباد من السعادة والشقاوة وخواتيم أعمالهم وهروها زانين أو كوا أو بنديا هل يقلو بندانا لقيامت دا حالي كوا سعيد أم شقي بختورة يام بدبختة وخواتيمي كردوكاني هر كسيك بسكو تاي بيدي يتلوى هموي قترا درباري وعنده مفاتح الغيب وكو قاسم يجدل واللفظ أوسع من ذلك براستي لفظي آتك زول وفرات همو غيبياتك لا إخوة كليلي خزاني غيب كان همو لا إخوة سبحانه وتعالى لا يعلمها إلا هو هيج كسيك نايزاني تنها أو نبي قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله بلى وكل سورة أن من داهته بلى يا رسول الله صلى الله عليه وسلم هيج كسيك لأسمان كانوا لزوي غيب نازاني تنها الله نبي لحديثك ذاك إمام بخاري رواياتي كده لابن عمر خوي يقول لخوي باب الرازبي دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي مفاتح الغيب 5 لا يعلمها إلا الله دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي مفاتح الغيب 5 تنها الله ديزاني لا يعلم أحد متى تقوم الساعة إلا الله هيت كسيق نازاني كي قيامت دي تنها الله نبي ولا يعلم أحد متى يجيء المطر إلا الله هيت كسيق نازاني كي باران دي تنها الله نبي أو كيستاش للتوقعات أنواع زوي ذكري أولا توقعاته أو يكدوش وكزان عند فرمون كالآت كي كالكوتايدين تو آتي سورة لقمان خواهي ورباز لو ذكا وينزل الغيث غيث همو بارانك بينا قتري غيث واتا تنها الله دزاني كاما باران غيث بهاناي أو زاوية ديتنو بهاناي عباد بلاد دي دبي تماي بوجانا وجيان لبوان كاما بارانش دبي تماي معي عذاب معي أويك بشر هیوای پێ هەیە هەمووی لە ناو ببە کەواتە هەموو بارانێک ناوە بە تایبەتی ئەو بارانی کامە باران غەیثە بەهانای ئەو بەندانە دێ و بەهانای ئەو زەوێ دێ زندی دەکاتەوە تەنها ئەڵڵا دەزانێت تەوەقوعاتی زەوی ئەگەر بزانن تەنها دەزانن کە تەوەقوع دەکرێ فڵانە ڕۆژ حەسەب ئیتیجاهی با و ئەو هەوروب ئەوانێکەوە هەیە
تەنها تەوەقوع دەکرێت فڵانە ڕۆژ باران بیان باران نەباری بەڵام نازانن کە ئەو باران دەبتە بارانی ڕەحمەت یان بارانی عەزاب. ولا يعلم أحد ما يكون في الأرحام إلا الله. هیچ کەسێکیش نازانی چی لە ڕحمی مێینەکاندا هەیە تەنها ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە. ئەگەر چی ئێستاش بە سۆنەری مەسەلەی کوڕینی و کچێنی و یاخود هەندێک بابەت هەیە بە سۆنەری دەتوانرێت کەشف کرێ، ئەوش هەتا حەدێک کەشف دەکرێت لە عمرێک لە سەرەتادا ناتوانرێت کەشف بکرێت، لە عمرێکی محەدەددا کەشف دەکرێت. زۆر جارانیش ئەو کەشفەش 100% نییە، بەڵام بە هەر حاڵ ئەوە لەگەڵەوەی تێک گیر نابی لەبەرەوەی ولا يعلم أحد ما يكون في الأرحام. مەسەلە ئەوە نییە کەەوە نێرەیان مێیە، ئەوە لە کۆتمان لە ئەجهیزەکانی طبی بەدیان ناکەویتەوە لە مەراحلی یەکەمی تاخوا نێرەیان مێیە، تەنها لە مەراحلەکانی متەقەدیم و پێشکەوتوو لە 3 مانگ و 4 مانگ و بەرەو سەرەوە کە ئەوی زۆر جاران ڕاست دەرناسی. بەڵام لەفزی ئاەتەکە و حەدیثەکە زۆر لەوەی شاملترە ئەو کەسێکەوە دەخولقێوە لەناو ڕحمی ئەو مێینەیدا هەرخوا دەزانی کەوا عاقبەتی کو دەبی، کار و کردەوەکانی کو دەبی، ڕزقی کو دەبیتن، خاتیمەی کو دەبی، لە قیامەتێک کو دەبی، ئەو هەمووی لای خوایە سوبحانەهو وتەعالە. وهروها ولا تعلم نفس ماذا تكسب غدا. هیچ کەسێک نازانی کەوا سبەینێ چه ئەنجام دەدا. بەڵێ ئێمە نەخشەدادنین لە بۆ ژیانماندا، بەڵام زۆر جاران کارێکی وا دێتە پێش بە قەدەری خوا هەموو نەخشەی ئەو ڕۆژە دێتێک دەدا. وما تدري نفس بأي أرض تموت. هیچ کەسێک نازانی لە چ زەویەک دەمری، هیچ کەسێک نازانی لە چ خاکێک دەمری. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوەی لێکداتەوە فاتح الغیب، پاشانە و ئاتەی سوورەتی لوقمان دەخینتەوە إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. بەڵێ خۆشەویستان، لە ئەضواء البیان هەر بە هەماشەوە کاتێکەوە تەفسیرە و ئاتێکەوە عنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو عن عین بەو ئاتەی سوورەتی لوقمان وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حەدیثەیدا هینایەتیەوە. پاشان هەر لە ئەضواء البیان دەفەرمی وەکو عائشە دەفەرمی خوای لێ ڕازی بی، دەفەرمی من زعم أن رسول الله صلى الله عليه وسلم يخبر بما يكون في غد. ئەگەر هەر کەسێک وا ئیدعا بکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵ دەدا بۆی کەوا سبەینێ سڕوو دەدا فقد أعظم على الله الفریة. کەواتە ئەو کەسێک کەوا وا ئیدعا بکا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانین کەوا لە سبەینێ سڕوو دەدا ئەوە ئیفترایەکی گەورەی لەسەر خوا کردێ والعیاذ بالله. والله يقول قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله. أو آية سورة النمل دەینتەوە کەوەکو ئیشارەتمان پێدا حەدیثەکەش ئیمام مسلم ڕوایەتی کردێ. وەکاتێک جا لە ئەضواء البیان چەند بەڵگەیەکی نایەتەوە لەوەی کەوە هیچ کەسێک غەیب نازانی تەنها ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە، ئیتر حتا پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام، حتا مەلائیکەی مقەڕەبین، ئیلا مەگەر وەکو لە سوورەتی ئەلجن خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمیتن کە إلا من ارتضى من رسول إلا ئەوانەی کەوا لە پێغەمبەران خوای گەورە ڕازی بۆی کەوا هەندێک لە غەیبیاتیان لە بۆ باز دەکا یاخود بە هەواڵ لۆ دەنێریتن ئیتر لحکمة يعلمها إلا هو وإلا غەیب تەنها خوا نەبی کەس نازانی سبحانه وتعالى. دەفەرمی لۆیە کاتێکەوە هەر بەڵگە لەسەرەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیب نازانی، کاتێکەوە عائیشە خوای لێ ڕازی بی لە حادیثەی ئیفک کاتێکەوە بوختانی پێکرا دەفەرمی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە سەرەتادا نەیدەزانی ئایا بەری عائیشە یان نا، هەتا وەکو ئاتانی سوورەتی ئەننور دابەزی کەوا بەڕائەتی لە بۆ دایکمان عائیشە ڕەوانە کرد ئولائیکە مبەڕەئون مما یەقولون. و هەروەها چەندین بەڵگەیت کە لەسەرەوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیب نازانی. و هەروەها کاتێکەوە بەڵگە لەسەرەوەی دێنێتەوە دەفەرمی مەلائیکەتەکان دێن میوانی ئیبراهیم دەبن عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئیبراهیم نازانی ئەوانە مەلائیکەن کە لەسەر شێوەی بەشەر هاتینە، دەچی عیجلیان لۆ سەر دەبڕی، گۆلیشیان لۆ سەر دەبڕۆکو لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکرایە، هەتا وەکوان بە خۆیان خەبەری پێدەن کە ئێمە مەلائیکەتین، ئەو نازانی ئەوانە مەلائیکەت نەگەنا گۆلچی لۆ سەر نەدەبڕین و دەیزانی مەلائیکەت نان ناخۆن.
وهروە کاتێک ئەو مەلایکەتان دەستن لای لوط عەلەیهی سڵات وەسەلام بە هەمان شێوە ئەویش نازانێ ئەوانە مەلایکەتن لێیە حتا دەترسێ لەوەی ئەوان کە لەسەر شێوەی کۆمەڵە گەنجێکی ڕێک پێک هاتین لەوەی دەترسێکەوە قەومەکەی بێن تەعەدایان لێ بکەن ئیتر هەتا ئەوان خەبەری پێدەن کە ئێمە مەلایکەتن ئەویش نازانی. و هەروەها یعقوب عەلەیهی سڵات وەسەلام دەفەرمی کاتێک ئیبیەضەت عەیناه من الحزن کاتێکەوە چاوەکانی سپی دەبن لە ئەو هەموو خەم و خەفەت و گریانی لە بۆ یوسف عەلەیهی سڵات وەسەلام نەیدەزانی لە کاتێکدا کە یوسف وا ئێستا لە میسر حاکمی میسرە. و سولەیمان عەلەیهی سڵات وەسەلام لەگەڵ ئەوەش کەوا خوای گەورە ئەو دەسەڵات و مولکەی زوو پێدا بوو و شایاطینی لە بۆ مسەخەر کردبوو بای لە بۆ مسەخەر کردبوو نەیدەزانی لە بابڕێن وەکو دەڵێ لە ئەهلی مەئریب لە هیچ معلوماتی نەبوو دەربارەی قەومی بەلقیس هەتاوکو هودهود هات کەوا پێی دەڵێ جئتوکە من سەبەئین بنەبەئین یەقین کەواتە مەلائکەتە یاخود پێغەمبەرانیش عەلەیهیمۇ الصلاة والسلام علمی غەیبیان پێ نەبووە. نوح عەلەیهی الصلاة والسلام نازانی کەوا کوڕەکەی کاتێکەوە غەرق دەبیتن لەو کەسانە نییە کەوا خوای گەورە وعدی دایە نەجاتیان بداتن لە ئەهلەکەی لەبەرەوەی خوای گەورە وعدی دا بۆ ئەهلەکەی نەجات بوو بەڵام لە ئیمانداران نەوەک لە کافرەکان وەکو هەندێک لە زانان دەفرن نەشی دەزانی ئەو کوڕەی ئەو واتێ دەگەشت ئەوەش مسلمانە بەڵام نەیدزانێەوە کافرە و لێ لە عاقبەتیش خوای گەورە لەگەڵ ئەهلی کوفر لە ناوی بردن کەواتە چەندین بەڵگەی دیکە لەسەر ئەوە و هەتا دەربارەی مەلایکەتیش وەکو لە سوڕەتی ئەلبەقەرە کاتێکەوە خوای گەورە پێیان دەفەرمی ئەنبیئون بئەسماء هؤلاء كنتم صادقين قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا کەواتە نە پێغەمبەران نە مەلایکەتیش هیچ کەسێک لەوانە علمی غەیبی پێ نییە ئللا ئەوەی کەوە خوای گەورە پێی دەبەخشی هەموو خەزێنەکان و کلیلەی غەیبیات هەمووی لا رب العالمینە و هەر کەسێش ئیدعا بکەکەوە بەشێک لە غەیب دەزانی ئەوە بەڕاستی کوفرە لەبەرەوەی ئەوە صیفەتێکە تایبەت بە رب العالمین. ئیتر دیارە ئاەتەکە شتێتری زۆر تێدا ما باسی بکەین بەڵام لەبەر تەوابوون کات دەوەستین بە پشتوان رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون